دۆسیێمنی کەرکووک یەکێکە لەو پرسانەی باڵپەسێدراوی لە نێوان هەرێم و بەغدا ماوەتەوە. ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتی پێی وایە مانەوەی دۆسیێمنی کەرکووک باڵپەسێدراوی کارێکی خراپە، دەشت لێ دەبوو و پرسە لە نێوان هەرێم و بەغدا بەپێی دەستور مامەڵی لەگەڵ بکرایە. بە حکوومەتی عێراق ئەڵێم بە پەرلەمان ئەڵێم جێی شەرمە، ینی پێشمەرگە و سوپای عێراق هەردوولان ڕێبەیان بەرامبەرێکدانە وەکو دوو دوژمن سەیری یەکترەکەن کەەوە شەرمەزارەیەکی زۆر گەورەی بۆ عێراقیانی دەبێ ئەو کێشەیە چارەسەر بکات و ئەو شوێنانەی کەوا مەترسی تیرۆری لێ نییە، مەترسی داعشی لێ نییە، چی هێزی سەربازی هەیە بیکشێنێتەوە و دەسەڵاتی ئەمنی بگەڕێتەوە بۆ پۆلیسیە و پارێزگانێت چ لە کەرکووک بێ نینەوە بێ یا دیالە و سەلاحەدین بێت. چکە بوونی ئەو هێزە زۆرە بەبێ بێبوونی هیچ مەترسیەک تەنیا ئەوەیە، ینی لاسایکردنەوەی ڕژێمەکانی پێشووی عێراق بە تایبەتی ڕژێمی بەعەز کە بە دەرەجەیەک احتیمادی لەسەر چەک و هێزی سەربازی تۆقاندن و ترساندنی هاوڵاتیان بوو. شارزانی بواری ئەمنیش ڕای دەگەیەنن ناکرێ پرسێکی گرنگی وەک پرسی ئەمنی لە کەرکووک باند وەرنەژیرێ و لەلایەن هەرێم و بەغداوە بە جدی کاری لەسەر نەکرێت. ئەم مەلەفە فەرامۆشکرە جارێکی دیکە ڕەنگە بە نەوعێکی دیکە سەرهەڵداتەوە ئەم هێزە تیرۆریستانە، بۆیە ئەمە تەنها بە هێزەکانی عێراق ناکرێت. تەحالفی دووەلی ئاماژی بۆ کردووە کە هێزی پێشمەرگە زەرورە جێگرکرێتەوە لە منتیقە و عێراق خۆی ئاماژی کردووە لە هەموو تەقریرە ئەمنیەکان کە ناوچەی فەراغ دروست بووە لە زۆرێک لە منتیقەکانی سەهلی نینەوە لە کەرکووک لە خانەقین لە دووس کە پێویستە پڕکرێتەوە. هەموو ئەو هێزەی حکوومەتی عێراقی بێتێرە ناتوانێت کۆنتترۆلی ئێرە بکە و ناتوانێت ئەمنیەت بپارێزێ لەبەرەوەی کورد زیاتر شارەزایە، کورد ئاگداری منتخەکانە، کورد خەڵکی شوێنەکەی ئەو هێزانە هاتوونە خەڵکی شوێنەکەنین. ئەگەر کورد بەشدار نەبێت 10 ساڵی تریش 15 ساڵی تریش لێرە بن ناتوان کۆنتترۆلی ئەم سنوورەی کەرکووک بکەن. وەزعی ئەمنیەکەیش ڕۆژ بە ڕۆژەگەر بەو شێوە بڕا من پێم وایە ئەوە خراپترە بێت بە تایبەتی لە خواروی کەرکووکوانە. خواست و ویست و داواکاری شەقامی کەرکووکە پێداچوونەوە بە دۆستی ئەمنی کەرکووکدا بکرێت و هێزێکی یاوبەش بۆ پارێزگاکە دروست بکرێ و جێژیکردنەوەی پێشمەرگەشت لە ناوچە جێناکۆکەکان بکرێت ئەمری واقع. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.